ساڵێک بەر لە ئێستا زۆربەی خەڵکی سەنگافورە فرمێسکی چاوەکانیان تێکەڵ بە لێزمەی باران بوو، چونکە تەرمی باوکی سربەخۆیی وڵاتەکەیان و یەکەم سەرۆکوەزیرانی پاش جیابوونەوە لە وڵاتی مالیزیا دەبرا بۆ گۆڕستان. ئەو سەرۆکوەزیرانەی کە بەبێ بوونی سامانی نەوت ژیانێکی ئەوەندە خۆشی بۆ مسۆگەرکردن کە نەک لە چاو وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا بەڵکو لە ئاستی جیهانیشدا کەموێنە و دەگمەن بێت. هەر لەبەر ئەوەش 9 ملیۆن هاوڵاتی سەنگافورە کە لە سەدا 12 هاوڵاتیانی وڵاتیان پێکدەهێنا بە پێی خۆیان چوونە ناو بینای پەرلەمان بۆ دواماڵاوایی لە لی کوانیو. نزیکەی 850,000 کەسیش چوونە ئەو جێگایانەی ماتەمی ئەم سەرکردەیی تیادا بەڕێوە دەچوو. On the 9th day of August 1965, I issued this proclamation of Singapore. لە مانگی ئابی ساڵی 1965 خەڵکی جوتیار و هەژاری سەنگافورە موتۆرکە بە گیانیان داهات کاتێک گوێیان لە بێژەری ئێزگەی ناوخۆیی هەرێمەکەیان بوو کە لە ڕاگەیەنراوێکی 92 بە ناوی لی کوانیو سەرۆکوەزیرانەوە جاڕی سربەخۆیی هەرێمی سەنگافورەی ڕاگەیاند. ئەو کاتە خەڵکی ئەم وڵاتە پێیانوا بوو جیابوونەوەیان لە مالیزیا دووچاری برسێتی و هەژاریان دەکاتەوە، چونکە وڵاتەکەیان جگە لە هەرێمێکی کشتوکاڵی پڕ لە زەلکا و پڕ لە مێشولە بەولاوە هیچی تر نەبوو. بەڵام هەرزوو لی کوانیو خۆی تەرخان کرد بۆ بەرەنگاربوونەوەی هەژاری، زاڵبوون بەسەر کەمی دەرامەت، دامەزراندنی دامەزراوەی نیشیمانی و پڕکردنەوەی کەلێنی نەبوون و لاوازی کلتور و مێژوو. یەکەم کاری لی کوانیو بریتی بوو لە دامەزراندنی دەستەی پەرەپێدانی ئابووری کە تایبەت بوو بە پێشوازیکردن لەوە بەرهێنەرانی بیانی بۆ قەرەبووکردنەوەی نەبوونی دەرامەتی سروشتی. لی کوانیو توانی بە 4 ڕێگا سەنگافورای کشتوکاڵی پڕ لە نەخۆشی و هەژاری بخاتە سەر نەخشەی وڵاتانی پیشەسازی جیهان بە جۆرێک ئێستا لە ستانداردە جیهانیەکان لە تۆپی وڵاتی گەشە سەند و پێگەیەکی سەرەکی گلۆبالیزمی جیهانیدایە. ئەو ڕێگایانەش بریتی بوون لە یەکەم پیشەسازی کەشتی و بەلەم، دووهەم ئەندازەی کانزاکاری، سێهەم پیشەسازی کیمیایی، چوارەم پیشەسازی کەرەستەی ئامێرە کارەباییەکان. ئەم سیاسەتەی لی کوانیو وەهای کرد سەنگافورە بەبێ نەوت ببێتە سێەم گەورەترین سەنتەری پاڵاوتنی نەوت لە جیهاندا لە پاش نۆتردام و هیوستن، هەروەها ببێتە سێەم سەنتەری بازرگانی نەوت لە پاش نیویۆرک و لەندەن. لەسەر ئاستی جیهانیش سەنگافورە سەنتەرێکی سەرەکی بەرهەمهێنانی پەترۆکیمیاییەکانە. لەسەر ئاستی سیاسیش بە درێژایی حکومڕانی لی کوانیو سەنگافورە پەیڕەوی لە بێلایەنی و دۆستایەتی وڵاتان کردووە و کەڵکی لە ئەزموونی وڵاتانی پێشکەوتوو وەرگرتووە. زۆر جاریش لی کوانیو دەیوت تاقە ئایدۆلۆژیای سەنگافورە میکانیزمی سەرکەوتووە. بەو دەستکەوتانەش لی کوانیو لە ژیانی خۆیدا چاوی زۆربەی خەڵکو و چاودێرانی لەسەر درێژی ماوەی حکومڕانیەکەی گواستەوە بۆ ستایشکردنی دەستکەوتی ئابووری و سیاسیەکانی بە جۆرێک وڵاتەکەی لە ڕیزی جیهانی سێیەمەوە باز پێدا بۆ ڕیزی وڵاتانی جیهانی یەکەم. چاودەران پێیان وایە چیرۆکی سەنگافورە وەک ئابووریەکی سەرکەوتوو هاندەرێکی گەورەیە بۆ دەستبەرداربوون لە نەوت و ئەوەش دەسەلمێنێت ئەو سەرکردانەی نەیانتوانیوە پێشەنگی دیموکراسیەت بن لە وڵاتەکانیاندا دەکرێت بە خۆشگوزەرانی و فراهەمکردنی پێشکەوتن و شەفافیت بەشێکی سەرەکی لە خەون و خولیاگەلەکانیان بەدی بهێن و بۆ ئەوەی لە هەموو لایەکەوە تووشی بێهیوایی نەبنەوە.